بەیانیتان باش میدیاکارانی ئازیز ئامادەبوانی بەڕێز بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ دەستگای ڕوانگە پرۆژەیەکی دیکە ڕادەگەێنێت پرۆژەی کە ئەمڕۆ ڕایدەگەێنین لەژێر دروشمی لە پێناو کولتوری خۆبەخشیە ئەویش پرۆژەی دەستپێشخەری لاوانی خۆبەخشە بۆ ساڵی 2020 لە ڕێگەی پرۆژەیە هانی لاوانی تەمەن 18 بۆ 35 ساڵ دەدەین تاوەکو پرۆژە خۆبەخشیەکانیان پێشکەش بکەن لە چوار بواری سەرەکی ئەوانیش پەروەردە لاوان ژینگە و کەسانی لە قەومەوە سەرشمە لای کاک عەبدولسەلام مەدەنی بە ڕێبەری گشتی دەستگای ڕوانگە بۆ خستنە ڕووی زیاتری زانیاریەکە. زۆر سپاس بەڕێز. سلام عەلەیکم، سپێدا باش ڕێزداران. مالک بن نەبی فەیلسوفێکی مەغریبە ئەڵێتن جوڵەی مێژوو بە هەزاران دەستپێشخەری و پرۆژەی گچکە دروست دەکاتن. فەگەر کابراخ خەونێکی زۆر گەورەی هەبیتن بەڵام ئەو ئیشە ورد و گچکانە نەکاتن ئەو جۆرە جوڵە و دەستپێشخەریانە ڕۆژانە نەکاتن و پێگیر نەبیتن ئەو خەونە گەورەیە نایەتەتی و گۆڕانکاری في العادە محتاجی بەردەوامبوونە بوونی پرۆژەیەکە بوونی دەستپێشخەریەوە بەردەوام کار و ئیش لەسەر بکرێتن تا کولتور دروست بیتن و ئەسڵەن کولتور تەقافەش لە ئەسڵی خۆیدا کۆمەڵە جوڵەیە حرەکەیە دەستپێشخەریە کەڵەکە بن لەسەر یەکتر بە بەردەوامبوونی گروپێک ئیلهامی ئەوانی تر بکەن هێدی بیتە حرەکەیەکی مجتەمەعی ئەو کاتە کولتور تەقافە دروست دەبیتن. نەوەکانی دەستپێک ڕەنگە بۆ ئەوان قورس بیتن بەڵام دوای ماوەیەک خەڵاسە بیتە بەشێک لە کولتور محتاجی ئەسڵەن تەفسیری ئەڵێتن ئەو هەر طەبیعەتی ئێمە ڕاستی لە دەستپێشخەریەکانی خۆمان لە دەستگای ڕوانگە ئەمانەوەی ئەو جۆرە کولتورە دروست بیتن تا ژیان والێ بێتن بە سیستم ئینتاجی چارەسەر بکات نەک بە سیستم ئینتاجی کێشە بکاتن. دەستپێشخەری لاوانی خۆبەخش گرێدراوە بەو تایتڵە گەورەیە کە بەڕێز کاکە ئاریش ئیشارەتی پێدا کولتوری خۆبەخشیە چونکە کۆمەڵە موعاشراتێک لەژێر ئەو چەترە و ئەو ژێر تایتڵە هەیە کە یەکێک لەوانە بوونی کولتوری خۆبەخشی لای جوواکێک بەتایبەتی گەنجانی ئەوان موعاشرێکی زۆر پۆزەتیڤە کە ئەو توێژە ئەو شەریحەیە و ئەو کۆمەڵگایە زیندووە لە ئەنانیەتی خۆی دەرچووە و فکر هەمی فەزای گشتەکە خۆتن و هەوڵاداتن پۆزەتیڤ بیت لە بەشداریکردن. یەکێک لەو ئامانجانش ئەمانەوێ ریکۆردی سەرکەوتن لای گەنجی ئێمە زیاتر لێبێت هەست بە بوونی خۆی و بەرهەمی خۆی بکات. ڕاستە ناتوانێت هەموو جیهان بگۆڕیتن بەڵام عەلەقەل لە مەساحەیەکی معەندا هەست بە بوون و حرەکەی خۆی بکات و ئەو وزە پۆزەتیڤەی کە هەیە دەربخاتن و بزانیتن کە طرفێکە مهتەمە بەو وزە پۆزەتیڤە. لە واقعێکدا کە سڕێک نییە ئەو ڕەباز بکەین ڕادەی تەشاؤم و ڕەشبینی و بێزاری عام و بەتایبەتی گەنجان زۆر بووە بەڵام بەوەی چارەسەر نابێت بەس شینە بکەین سیارە گەورەکە بیت ئەوە چ بکەین تا هەوڵ بدەین ئەم وزە پۆزەتیڤە زیاتر لەبێت لە ناو جوواکی ئێمەدا و ئەوە یەکێکە لەو محاولاتە ناڵم هەموو جیهان تێدا پێ گۆڕدرێتن بەڵام محاولەیەکی متەواضع ئێمە لەگەڵ چەندین دەستپێشخەریتر تا ئەم وزە پۆزەتیڤە بێتن و گەنجی ئێمە سجلی ریکۆردی سەرکەوتنەکانی خۆی زیاتر لێ بکەتن. یەکێکی تریش لەو ئامانجانە بەڕاستی مەوزوعی تواناکانە. منهەجی تعلیمی دیراسی تربەوی ئێمە کەسێکی تیۆری دەردەخاتن لە کاتێکدا عام و بەتایبەتی لەو سەردەمەدا و لە واقعی عێراق و کوردستاندا توانا ڕۆلی خۆی ئەبینیتن. لە سەدەی 21دا باسی جۆب دسکریپشن نییە وەکو چەندین دیراسات و بحوث باسی ئەوە ئەکەن باسی تواناکانی تاکە و لە پرۆژەیەکی گچکەی بەو شێوازەدا توانای چۆن فکری خۆم بکەمە نووسین پرۆپۆزەڵێک چۆن بتوانم تیم کۆکەمەوە چۆن بتوانم میزانیەک تەسمیم بکەم و چۆن بتوانم کارێک ئەنجام بدەم تا دەرەنجامێک لێ دەربچیتم. کۆمەڵە توانان خۆی اختیبار دەکاتن هەوڵ ئەداتن هێدی زیاتر لێ بکەتەوە. دیسان یەکێک لە ئامانجەکانیش ئەوەیە بە قووەتکردن و بەهێزکردنی سیڤی گەنجان. زۆر گەنج دەبینین کاتێکە دێن تەقدیم دەکەن خڕیجە نوێیەکان لە ئەزمەی نەبوونی تاعیناتدا ئەزمەی ڕەواتب و ئەوانە کە وەکو گوتم ئاگامان لە کێشەکەدا هەیە CV دێتن گەنج تەخەڕوجی کردیە شەهادەی نەزەری پێیەتی و هەندێک معلومات و خیبرە ڕەنگە هەبیتن بەڵام عەمەلیە نەهاتۆتە ناو بازاری کاردا. فەهمی ئەبینی ساڵێکە 2 ساڵە دانیشتێ بەرهەمێکی وا لە بەردەستی نییە خاوەن کار دێت ئەو پرسیارە لێ ئەکاتن لەکوێ بووی ساڵێک 2 ساڵ 3 ساڵ کاتێک کە ئەبینیتن هەندێک کاری کردیە با خۆبەخشیش بیتن بەشێک تێدا توانایە مەهارات زیاتر لێ کرد و بەشێکی تر ئیحساسێک ئەداتە خاوەن کار کە ئەمە کەسێکی پۆزەتیڤە ئەوێ کار لەسەر خۆی بکات بەرەو پێش ئەچیتنەوە تا هەندێک ئینجازاتیە وا دانەنیشتە لە خۆیەوە. ئەم جۆرە ئەفکارانە لەو دەستپێشخەری ئەمانەوێ کۆکەینەوە ئومێدەوارینەوە ساڵی سێمە ئینشاءڵڵا
کە بەردەوامی لەم مۆزوعەدا تا ئەم جۆرە کولتورە هێدی ڕۆژ لە دوای ڕۆژ ساڵ لە دوای ساڵ زیاتر بچەسبێتن تەفاسیلی تیقنیەکەش بۆ ئەو ڕێزدارانە بەجێ زۆر سپاس کاکە سەلامەتن ئەزانم دووبارە بەخێر بێنەوە لەم ڕۆوە واتە لە بەرواری 27 2020 لاوان لە پارێزگاکانی هەولێر سلێمانی دهۆک کەرکووک هەڵەبجە نینەوە دەتوان پرۆژەکانیان پێشکەش بکەن تاکو دوابەرواری 15/9/2020 مەرجە گشتیەکانی پرۆژەکە بۆ ئەم ساڵ بۆ ساڵی 2020 یەکەم پێویستە پرۆژەکە لەسەر بنەمای کاری خۆبەخشی بێت بەلانی کەم سوود بە 100 کەس بگەێنێت لە ناو کۆمەلگا دووەمیان گەنجان لەسەر تانسەری پارێزگاکانی هەولێر سلێمانی دهۆک هەڵەبجە کەرکووک نینەوە دەتوانن دەستپێشخەریەکانیان پێشکەش بکەن سێەم هەر گروپێکی خۆبەخشی بەلانی کەم دەبێت لە 5 ئەندام پێکات بێت و تەمەنی هەر یەکێک لەو ئەندامانە پێویستە لە نێوان 18 بۆ 35 ساڵیدا بێت مەرجی چوارەم گروپە خۆبەخشیەکان نابێت نوێنەرایەتی هیچ ڕێکخراوێک یاخود دامەزراوەیە بکەن بەڵکو دەبێت گروپێکی خۆبەخشی نێو کۆمەلگا بن پێنجەم ئەو گروپانەی لە هەردوو ڕەگەزی نێر و مێپێکات بن زیاتر پەسەند دەکرێن شەشەم ئەو گروپانەی کەسانی خاوەن پێداویستی تایبەتیان تێدایە زیاتر پەسەند دەکرێن حوتەم کۆی گشتی 12 دەستپێشخەری پەسەند دەکرێت و پاڵپشتی دەکرێت نۆیەم کۆی گشتی تێچووی هەر پرۆژەیەک نابێت لە 2,500,000 دینار زیاتر بێت دووبارەی دەکەمەوە کۆی گشتی تێچووی هەر پرۆژەیەک کە لەلایەن ئەو خۆبەخشانەوە پێشکەش دەکرێت نابێت لە 2,500,000 دینار زیاتر بێت نۆیەم بودجەی پرۆژەکە نابێت هیچ پاداشتێک یاخود موچەیەکی مادی تێدا بێت بۆ خۆبەخشەکان بەڵکو دەبێت لەسەر بنەمای کاری خۆبەخشی بێت دێم ئەو کەسانەی کە پێشتر لە ساڵانی ڕابردوو پێشکەشی ئەم پرۆژەیان کردو و سودمەند بوونە ناتوانن دەستپێشخەریەکانیان پێشکەش بکەن تاوەکو بتوانن ڕێگە بکەنەوە و دەرفەت بە لاوانی دیکە بدەن پرۆژەکانیان پێشکەش بکەن دواتر لیژنەیەکی پسپۆر 12 باشترین پرۆژە هەڵدەبژێردرێت و لەلایەن دەستگای ڕوانگە پاڵپشتی دارایی سەبارەت بە پرۆژەکانیان بەدەست دەهێنن ئێستا دەچمە لای کاک ڕێبین ڕێکخەری پرۆژە لە دەستگای ڕوانگە بۆی زیاتر پێمان بڵێ دەربارەی ئەوەی کە لاوان چۆن دەتوانن پرۆژەکانیان پێشکەش بکەن بۆ پرۆژەی دەستپێشخەری لاوانی خۆبەخش زۆر سپاس کاکارین زۆر سپاس کاک عەبدوسەلام بەیانیتان باش سەرەتا من بۆ دەست پێ دەکەم هەروەکو کاکاری باسی کرد چۆنیەتی پێشکەشکردنی دەستپێشخەریەکان واتە پرۆژەکان چۆن پێشکەش دەکرێت ئێمە فۆرمێکی ئۆنلاینمان ئامادە کردووە ئەو فۆرمە ئۆنلاینە لە وێبسایتی www.rwanga.org/yvi دووبارەی دەکەمەوە لە وێبسایتی www.rwanga.org/yvi لینکی فۆرمەکانمان داناوە بە گوێرەی داواکاریەکان و زانیاریەکان فۆرمەکان پڕ دەکرێتەوە پرۆژەکە پێشکەش دەکرێت و بۆ هەر پرسیارێک و بۆ هەر زانیاریەک دەتوانن پەیوەندی بە ژمارە تەلەفۆنی 0750 592 81 بکرێت دووبارەی دەکەمەوە بە ژمارە تەلەفۆنی 0750 592 81 بکەن یاخود لە ڕێگەی ئیمێڵی yvi@rwanga.org ئەوە چۆنیەتی پێشکەشکردنەکەیە دوای ئەوە دێمە سەر بابەتی دەستپێشخەریەکان لەوەی گەنجان بەرچاوڕوونیەکیان هەبێ لەسەرەوەی پرۆژەکانیان لەسەر چ بابەتێک بێ ئێمە بابەتەکان دەبێت لە چوارچێوەی 4 سێکتەردا بێت سێکتەری یەکەمیان سێکتەری پەروەردەیە بۆ نمونە نۆژەنکردنەوەی سەرەتای قوتابخانەکان یاخود کەمکردنەوەی ڕێژەی نەخوێندەواری یاخود ڕاهێنانی ئۆنلاین و هەر بابەتێکی تر بێت کە خزمەت بە سێکتەری پەروەردە بکات دووەمیان سێکتەری لاوانە بۆ نمونە پەرەپێدانی بەهرە و تواناکانی لاوان یاخود بەرزکردنەوەی بەها کۆمەڵایەتیەکان و بە هەمان شێوەش هەر بابەتێکی تر بێت کە خزمەتی چینی لاوان بکات سێمیان سێکتەری ژینگەیە بۆ نمونە ڕوبەڕووبوونەوەی پاشماوەکان یاخود دووبارە بەکارهێنانی پاشماوەکان وەکو بڵین ڕیسایکلینگ یاخود دابینکردنی سەبەتەی خاشاک بۆ پاشماوەی دەمامک و دەستکێش چارەم سێکتەریان کەسانی لێقەوماوە بۆ نمونە
یارمەتیدانی کەسانی خاوەن پێداویستی تایبەت یاخود ڕێگریکردن لە کارپێکردنی منداڵانی سەرشەقام یان دروستکردنی دەمامک و دابەشکردنی بەسەر چینی هەژاراندا و بە هەمان شێوەش هەر بابەتێکی تر بێت کە خزمەت بە چینی لێ قەوماوان بدات. سێم بابەتم ئەوەیە کەەوە باس لە ئەوە دەکەم کات و بەروارەکانی ئەم پرۆژەیە چۆنە هەروەکو کاک ئاریش ئاماژەی پێکرد ئێمە لەو ڕۆوە کە ڕامانگەیاندووە پرۆژەکە لەو ڕۆوە گەنجان گروپەکان دەتوانن لە ڕێگەی فۆرمەکانەوە کە بە هەر سێ زمانی عەربی و کوردی و ئینگلیزیە دەتوانن فۆرمەکانیان پێشکەش بکەن دوا بەرواریش بۆ پێشکەشکردن 15/9/2020 کە 51 ڕۆژ دەخایەنێت لەو ڕۆوە. دوای ئەوە پرۆسەی هەڵسەنگاندن دێت کە لەلایەن لێژنەیەکی پسپۆرەوە پرۆژەکان هەڵدەسێنجێندرن کە بۆ ماوەی هەفتەیەک دەخایەنێت کەواتە تاوەکو 22/9/2020. لە 23/9/2020ەوە 12 پرۆژە براوەکە کە ڕادەگەێنرێت دەخرێتە بواری جێبەجێکردن تاوەکو 20/11/2020 بەردەوام دەبێت بۆ ماوەی 59 ڕۆژ. بەڵام لێرە ڕوونکردنەوەیەک وا باشە بیدەین کەوا پرۆژەکان وا باشە لە مانگێک زیاتر نەبێت ئێمە 59 ڕۆژمان داناوە بۆ ئەوەی هەر 12 پرۆژە لەو 59 ڕۆژە کۆتایی پێبێت. دوای ئەوە ئێمە ڕێوڕسمێکی کۆتایی ئامادە دەکەین بۆ ڕێزلێنانی خۆبەخشەکان و بۆ دیاریکردنی دەستکەوتەکانی ئەو 12 پرۆژەی کە ئەنجام درراوە ئەمەشیان لە سەرەتای مانگی 12/2020 دەبێت. زۆر سپاس. زۆر سپاس کاکرێبین. لەم ڕۆلاوان دەتوانن سەردانی ماڵپەڕی دەستگای ڕوانگە بکەن یاخود دەستگای ڕوانگە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان یاخود دەتوانن بەو ژمارە مۆبایلێک کە کاکرێبین باسی کرد 0750 592 81 پەیوەندیمان پێ بکەن بۆی زیاتر هاوکاریان بین تاوەکو پرۆژەکانیان پێشکەش بکەن. سەرجەستمەوە لای بەڕێز کاک عەبدولسەلام مەدەنی بەڕێوەبەری گشتی دەستگای ڕوانگە تاوەکو بە زمانی عەرەبیش بەشێک لە باسی پرۆژەکەمان بۆ بکە. بەڵام بەس بەشێک السلام عليكم صباح الخير. على خط السرعة حتى لا نضوج البقية. فأنا بديت حقيقة بكلمة لمالك بن نبي أحد الفلاسفة المغاربة اللي يحكي على قصة الحضارة. هو يقول حركة التأريخ تتشكل من آلاف من الأنشطة والبرامج والمبادرات الصغيرة. فالفكرة الأساسية لخلق أي تغيير اجتماعي هو وجود نخبة معينة، مجموعة معينة تؤمن بمسألة معينة في مجتمع ما، تتحاور مع بعض، تقوم بالمبادرة، استمرارها في محاولة إلهام وإقناع الآخرين، والاستمرار والالتزام بهذا العمل. بعد فترة عمليات التغيير المجتمعي تصير وتتشكل الثقافة، لأن الثقافة في البداية هي عبارة عن حركة، مجموعة سلوكيات يقوم بها مجموعة أفراد. إذا قدروا خلال الجدل المجتمعي، خلال الديالكت المجتمعي، يقنعون مجموعة أخرى منها، وبمرور الزمن هذه السلوكيات المعينة في فترة زمنية معينة راح تتحول إلى ثقافة. هذه الثقافة بعد فترة حتخلي الأمور أسهل للأجيال اللي تجي لاحقا، خاصة إذا كانت هذه المبادرات إيجابية، وحنخلق مجتمع ينتج حلول أكثر من إنتاجه للمشاكل. برامجنا، مبادراتنا في مؤسسة روانغا، محاولتنا الأساسية بها هو محاولة خلق هذا المجتمع، خلق هكذا ثقافة. وهذه هنا نحن جاي نحكي على ثقافة التطوع اللي اختصر 4 أهداف أساسية. واحدة منها احنا نؤمن بأن وجود ثقافة التطوع في مجتمع ما هذا مؤشر على حيوية المجتمع، وخاصة الشريحة الشبابية. ومعناته عندنا الشباب يؤمن بخدمة الآخر، يحمل هم الفضاء العام والمجتمع الأوسع. نقطة أخرى، في وضع أنه الشاب يشعر بأنه هو مهمل ونسبة اليأس عالية عنده، غير مؤمن بالآن والمستقبل، نريد نزيد نسبة الثقة بالذات خلال هذه المبادرات والأنشطة، بالإضافة إلى زيادة سجل النصر اللي عنده بالقيام بمجموعة خدمات مجتمعية. تطوير المهارات إحدى الأهداف الأخرى، لأن محاولة عمل تحويل الفكرة إلى مشروع مكتوب، المشروع المكتوب يتحول إلى نشاط معين، جمع الفريق، تصميم الميزانية، تنفيذ الفكرة، مهارات قيادية. هذه المهارات نتعلمها ويتعلمها شبابنا خلال ممارسة هذا الجهد لهذه الفترة الزمنية المعينة. وأخيرا إحدى الأهداف هو تقوية السيرة الذاتية، لأن تعليمنا ينتج ناس حملت شهادات نظرية، بس احنا بحاجة إلى مهارات، خاصة في القرن 21. المواطن العالمي بحاجة أنه يكون فاعل عن طريق المهارات اللي عنده. فإذا قعد وما اشتغل شغلة معينة في ظل هذا الوضع اللي احنا جاي نعيشه اقتصاديا،
صاحب العمل احتمال راح يقول له انت متخرج صار لك سنتين 3 سنوات وين كنت؟ فعلى الاقل هكذا انشطه راح تزيد مهاراته تقوي السيره مالته، بالاضافه الى حتملي فراغات معينه، حيقول انه انا كنت فاعل، هذا حيزيد نسبه القناعه عند الطرف الاخر انه انا راح اوظف شخص زين. لان مره اخرى هذا جدل من واحد يقول لك انت صار لك سنتين 3 سنوات ما جاي تشتغل، انا اريد واحد خبره، هكذا سوف تتشكل الخبره، مو شرط الا الواحد يكون متعين في مكان، وانما عمل تطوعي. فنأمل أنه نكون موفقين في هكذا مبادرات، وخاصة مبادرة الشاب والشباب المتطوع. دووبارە زۆر سپاس کە ئامادە بوون. بەگەر هەر پرسیارێک یا سەرنجێک هەبێت خۆشحاڵ دەبین بۆی. کاک سەرباز بەڵێ. سەرباز ئەحمەدم لە دەستگای نوێژی میدیا. دەربارەی ئەو پرۆژانەی کە باسی دەکەن، ئەو پرۆژانە بە تاکید ڕەپارەی کە ڕاتانگەیاندە پێویستی پێ. ئەو ڕەپارە ئاخۆباخۆناغ دەدرێتە ئەو پرۆژانەی ئەمەدا لە سەرەتای پرۆژەکەوە دەدرێت. کەمدە پرۆژە پێویستی بە سەرەتای پارەکە بەدەستی بکات. زۆر سپاس کاک سەرباز بۆ پرسیارەکەت. دوای ئەوەی کە لیژنەیەک من لیژنەیەک دادنین لە دەستگای ڕوانگە بۆ هەر پرۆژەیە کە پێویستی بە هەڵسەنگاندن بێ، ئەمە لیژنەیەک لە دەرەوەی دەستگای ڕوانگە دێنین، کەسانی پسپۆڕن، کەسانی شارەزان لەو بوارە. لە پرۆژەی دەستپێشخەری لاوانی خۆبەخشیش بە هەمان شێوە کەسانی پسپۆڕ دێن، ئێمە دەڵێن کە ئەو 12 پرۆژەیە باشترین پرۆژەنە بۆی لەو شوێنانە ئەنجام بدرێن. دوای ئەوەی کە ئەنجام بدران کە هەڵبژێردران ببوورە، ئێمە پاڵپشتی داراییان دەکەین بەپێی ئەو بودجەیە کە پێشکەش دەکرێت بە پرۆژەکە. لە کاتی پێشکەشکردنی فۆرمە ئۆنلاینەکە بەشێکی فۆرمەکە بودجەکەیە کە بۆیان ئاسان کراوە بۆی لەکوێچی بنووسن، چۆن تێچووەکان دیاری بکەن. بەپێی ئەو بودجەیە ئێمە ئەو پارانیان بۆ سەرف دەکەین، بەڵام مەرجی سەرەکیمان ئەوەیە کە نابێ هیچ موچەیەک یاخود هیچ پاداشتێکی دارایی بۆ خۆبەخشەکان هەبێ، هەموو تێچووەکە دەبێت بۆ پرۆژەکە بێت. زۆر سپاس. زۆر سپاس بۆ ملایەک. سپاس کامادەبن.